هاوڵاتی دانیشتی گوندی حەسارۆکم من دوێنێ شەوێ کاتێک لە خەو هەستام سعات 6 بەیانی ویستم بچم لە بۆ نوێژی بەیانی دیتم سیارەکەم نەماوە تەماشای ئەو لایەم کرد گوتم سیارە من نەخۆ لەو لای ڕاوەساوی یان لەو دیوی ڕاوەساوی سیارەکە لەوێ نەبوو کاتێک هاتمەوە پاشی نوێژی بەیانی ئیدی زۆر هەوڵماندە سیارەمان نەدۆزیەوە ڕۆشتین لە بۆ مەخفەری شوڕتەی ئاسایش ئەو جیانەمان کرد ئیدی دەستگا پەیوەنددارەکەمان لێ ئاگادار کردەوە بەڵام کاتێک ڕۆیشتم لە بۆ نوێژی بەیانی سیارەی ڤیکتۆرا ڕەنجی سلڤەر بوو لێرە وەستا بوو کە هاتمەوە ئەمە ڕۆیشتین لە بۆ مەخفەری شوڕتەی لە کامیڕای لێمانداوە ئەو ڤیکتۆرایە دەردەچیتن کاتێک دێتن سعات 12:58 دقە لە کامیڕای ئەو جیرانەمان دەردەچیتن دێتن 1:20 ثانیە سیارەی من دەڕواتن ئیدی ئەمە هەر ئەوەندە هیچ کەمان نەدیتەوە هەر لە کۆڵانی کە دوو کۆڵان لەو لای ماریمە سیارەش کەشان عینەن ڤیکتۆر ئەوە ئۆمیگا بالضبط سیارەمیش ئۆمیگایە لەکن بەنزیخانەی باکووریش عینەن ئۆمیگا یعنی ئەو چار سیارە ئەو شەو یعنی لە خلای ئەو شەو دزراینە ئەوان بە خۆیان زابتەشی شوڕتەیان ناردا ئەوەی بازگەکانی سلێمانی و هەول ئەوەی شەقڵاوی تەماشای کامیڕەکانیان کرد لێیان دایتەوە شەوێ هەتا شەوێش گوتیان ئەمە لێوێ بووینە لەوێ دەرنەچووە ئیدی گوتیان بەیانیش دەچینە بازەکانی لای مەخمور و مووسڵ و ئەوانش تەماشا دەکەینەوە